من مسرور مسعود مصطفى بارزاني 4 ساڵ بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمدا تێدەپەڕێت. لە ماوەی دەسەڵاتی ئەو کابینەیەدا لە بری بەرەو پێشچوون هەرێم لە زۆرترین بوارەکاندا پاشەکشەی کردووە. نووسەر و سیاسەتمەدارێکیش هۆشداری لە هەڵوەشاندنەوەی قەوارەی هەرێم دەدات. بە بەشداری پارتی یەکێتی و گۆڕان و کەمینەکان 10 تەمموزی 2019 کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک هاتوو. مەسرور بارزانی و کابینە وەزاریەکەی لە پەرلەمانی کوردستان سوێندی یاساییان خوارد. بەڵام بە بڕوای چاودێرانی سیاسی ئەم حکوومەتە خراپترین کابینەی حکوومەت بوو و لە زۆرترین بوارەکاندا پاشەکشەی بە هەرێم کردووە. لە سەردەمی کابینەکەی مەسرور بارزانیدا کە شانازی بە ئازادی ڕادەربڕین و دیپلۆماسیەتی نێودەوڵەتی هەرێمی پێوە دەکرێت، زۆرترین ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی خرانە کونجی زیندانەوە و بە ئێستاشەوە لە زیندانەکاندا هێڵدراونەتەوە. لە کاتێکدا بە وتەی شاید حاڵان بە بێتاوان دەستگیرکراون و تاوانیان تەنها ڕەخنەگرتن و کۆمنتی فەیسبوک بووە. لە کاتێکدا ئەوانە بەشێکی بنەڕەتین لە ئازادی ڕادەربڕین و مافی سەرەتایی هەر تاکێک. هەروەها لە ڕووی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و پاڵپشتی وڵاتانەوە بۆ قەوارەی هەرێمی کوردستان، دۆخی هەرێم بە جۆرێک خراپە کە زۆرترین پاشەکشە لە سەردەمی کابینەی نۆدا بووە. تەنانەت بەشێک لە سیاسەتمەدار و چاودێرانی سیاسی مەترسی هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمیان نەشاردووەتەوە. ئەیوب بارزانی سیاسەتمەدار و نووسەری کورد بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە. ئەم ئەزموونە هەر لە سەرەتاوە بە هەڵە هاتووە. لەوانە بابەتی 50 و تەزویرات لە هەڵبژاردن، 2 ئیدارەی و 2 هێزی پێشمەرگە و ئەمنی. بۆیە لە ئێستادا هەرێم بە قۆناغی هەڵوەشانێکی هێواشێواشدا تێدەپەڕێت. ئەیوب بارزانی سەبارەت بە پشگیری و ڕۆڵی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆمانەوە بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان ڕای وایە لە ئێستادا کۆمەڵگەی نێودەوڵەتی بێهیوا بوون لە چاکسازی دەسەڵاتی سیاسی و دەڵێت هۆکارە دەرەکیەکان لە سەرەتادا پۆزەتیڤ بوو، دەیانەویست هەرێم لە ڕووی ئابووریەوە گەشە بکات و ئارام بێت. بەڵام لە ئێستادا کۆمەڵگەی نێودەوڵەتی بێهیوا بوون لە چاکسازی سەرکردەکان. گەیشتوونەتە ئەو ڕاستیەی سەرکردایەتی سیاسی وەک ئاغا و میراتگر هەرێم بەڕێوە دەبن، بۆی ئەوانیش لە پشتیوانی هەرێم سارد بوونەتەوە. ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوت لە ئەو دەستکەوتانە بوون کە حکوومەتی هەرێم شانازی پێوە دەکردن. لە کاتێکدا بۆ خەڵکی هەرێمی کوردستان بوون بە دەردەسەری و هیچ خێرێکیان لە ئابووری سربەخۆ و نەوت نەبینی. بەڵام لە سەردەمی کابینەی نۆشدا ئەو دەستکەوت و هۆکارە ئابووریانەش لە بندەستی هەرێمی کوردستان دەرهێنران و بە گوشاری دەرەکی نەوت و سەرتاپای ئابووری هەرێم تەسلیمی بەغدا کرانەوە.